سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 من حاژە غەفور ئەمڕۆژ کاتژمێر 7 لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی وەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم کە ڕۆژەکەتان لە پڕوزە بێت بە وزە و بە چالاکیەوە دەست پێ بکەن بە خۆشەویستیەوە دەست پێ بکەن تا ڕۆژێکی پرچالاکیتان هەبێ و تەندروستێکی باشیشتان هەبێ لەگەڵەوەدا پێویستیشە لەگەڵەوەدا هەمومان سپاسگوزار بین بۆ ئەوەی کە هێشتا ئەتوانین ببینین هێشتا خاوەنی تەندروستێکی باش و کەسب و کارێکی باشین کە لە دەورمان هێشتا ئەتوانین کە کار و چالاکیەکانمان ڕۆژانە ئەنجام بدەین بۆیە ئێمە هەمیشە لە ڕێگەی ئەو بڕگە و بابەتانەی کە ئامادەمان کردووە تەواوی زانیاریەکانتان پێ بەخشین یاخود لە خۆراک بێت یا هەر پەیوەندێکی تر بێ کە ڕاستەوخۆ پەیوەندی هەبێ بە ژیانی ڕۆژانەی ئێمەوە هەر لە هەواڵ و زانیاریە ناوخۆی و جیهانیەکان هەتا دەگاتە زانیاری لەسەر تەندروستیمان لەسەر ئەو پەیوەندیانەی کە ئێمە ڕۆژانە جێبەجێ دەکەین بۆیە تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ تایبەتە بێ بە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود مۆبایلەکانمان یاخود و ئامێرە ئەلکترۆنیانی کە بەکارێنین تا چەند پارێزراوە ئێمە توانین بە چ ڕێگایەک خۆمان بپارێزین لە هاکردن یاخود لە ئەو شتانەی کە دەبێتە زیان بۆ سەر ئەکاونتەکانمان یاخود ئەبێتەوەی مەترسی بۆ سەر ئەو ئەکاونتانەی کە ئێمە هەمانە بەڵام لە ناوڕۆکی پرۆگرامەکەدا گفتوگوی زیاتر لەگەڵ کەسانی شارەزا دەکەین لەسەر ئەو بابەتە قسەی زیاتر دەکەین سەرتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەم. بڕیارە ئەمڕۆ شاندێکی پارتی و یەکێتی لە هەولێر کۆ ببنەوە. سەرچاوێکی تایبەت بە کوردستان 24 ڕاگەیاند ئەمڕۆ بە سەرپەرشتی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبنەوە. ئاماژەی بەوەش کرد شاندی یەکێتی بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی و سەرۆکی یەکێتی دەبێت و ژمارەیەک لە ئەندامی مەکتەبی سیاسی بەشداری کۆبوونەوەکە دەکەن و شاندی پارتیش لە هۆشیار زێباری و ژمارەیەک ئەندامی مەکتەبی سیاسی پێک دێت. ئەمڕۆ وەزیری ناوخۆ و وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا دەچنە پەرلەمان و ڕەوشی ناوچە کوردستانیەکان تاوتوێ دەکەن. جوان یونس ڕۆژبەیانی سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند. بڕیارە ئەمڕۆ ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ خالید شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان لەگەڵ بەغدا سەردانی پەرلەمانی کوردستان بکەن و لەگەڵ لیژنەی ناوچەی کوردستانیەکان کۆ دەبنەوە. ڕاشیگەیان کۆبوونەوەکە بۆ ڕوونکردنەوەیە لەبارەی ڕێکەوتنی هەولێر و بەغدا بۆ ئاساییکردنەوەی دۆخی شنگال و کات و چۆنیەتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. ئەمڕۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵ مستەفا کازمی کۆ دەبێتەوە. بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەبارەی پرسی قەرز و دابەشکردنی موچە لەگەڵ مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق کۆ بێتەوە. پێشتر حکوومەتی عێراق داوای کرد پەرلەمان ڕەزامەندی وەرگرێت لەسەر 41 تریلیۆن دینار قەرز. ئێستش داوا دەکات ڕەزامەندی لەسەر 31 تریلیۆن دینار قەرز بدرێت بەڵام پێشبینی دەکرێت پەرلەمان ڕەزامەندی لەسەر وەرگرتنی تەنیا 12 تریلیۆن دینار بدات. جۆرج بوش سەرۆکی پێشووتری ئەمریکا دەڵێت ترامپ مافی خۆیەتی داوای هەژمارکردنەوەی دەنگەکان بکات. جۆرج دەبلیو بوش سەرۆکی پێشووتری ئەمریکا پیرۆزبایی سەرکەوتن لە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دەکات. هاوکات ڕایدەگەێنە دۆناڵد ترامپ کاندیدی شکست خواردووی کۆماریەکان مافی خۆیەتی داوای هەژمارکردنەوەی دەنگەکان بکات. هەروەها مێلانیا ترامپ هەوڵ دەدات هاوسەرەکەی ڕازی بکات دان بە شکستەکەی لە هەڵبژاردن بێنێت. وەزیری دەرەوەی ئێران ڕایدەگەێنێت ترامپ ماڵ ئاوایی دەکات و ئێمەش دەمێنینەوە. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە تویتەر نووسیوێتی دوای دانوستاندن لەگەڵ هەموو لایەک دەکەین و تەنیا بۆ کۆتایی هێنان بە ناکۆکیەکان و ئایندەیەکی باشتر بۆ ناوچەکە وەزیری دەرەوەی ئێران ڕاشی دەگەێنێت. ترامپ ڕۆیشت و ئەوانمانەوە جەختیش دەکاتەوە کە لەگەڵ دراوسەکان کار بۆ جێبەجێکردنی بەرژەوەندی هاوبەش دەکەن. کورتە کۆتایی هاتوو ئێستاش ناوەڕۆکی پرۆگرام.
هونەرمەندێکی کورد یەکەم میوزیکسیانە کە ڕۆکی ئاوێزانی هونەر و گۆرانی کوردی کردووە. هونەرمەند کەرەمگەردن زەری بە کوردستان 24 ڕاگەیان کە لە تەمەنی 12 ساڵیدا ئامێری گیتار دەژێنێت و لەگەڵ هۆنراوەی شاعیرانی ناوداری کورد ڕۆکی کوردی دەوڵەمەند کردووە. بەرهەمینوێی ئامادە کردووە بۆ سازکردنی چەند کۆنسێرتێک تا لەو ڕێگەیەوە نەهامەتی ڕووداوە ناخۆشەکانی بەسەر کورد هاتووە بۆ هەموو جیهانی بگوێزێتەوە. کەرەم گەردنزەری یەکەم کووردا کە مۆسیقای ڕۆکی ئاوێزان بە هونەر و گۆرانی کوردی کرد. وەک خۆی دەڵێت لە تەمەنی 12 ساڵیدا دەستی بە ژەنینی گیتار کردووە. لە سەرەتای هەفتاکاندا لەگەڵ سێ لاوی تر کۆما وەتەنی لە تبلیز دروست کرد. بەچڕینی پڕهەستی هۆنراوەی هەڵبەسوانە ناودارەکانی کورد ڕۆکی کوردی دەوڵەمەندتر کرد. ساڵی هەفتەی بێژم موزیکا تارزە ڕۆک gelek me hest kir ew tarz ew muzîke. Îja em jî çar kes tobûn me ava kir koma roka me Kurdî. Em dixebitîn me strana çê dikir stranê bêjim se rewşenbîrê me wan sala hebûn yê bîna bêjim Karlênê Çaçan Ordîxanê Ceyl Ezîz ku bêjim wisa yani ser şêrê wan se helbestê wan min stran çê dikir. کەرەم گەردنزەری کە وەک ئەفسانەی ڕۆکی کوردی ناوزەت دەکرێت ئێستا سەرقاڵی بەرهەمێکی نوێ و ئامادەکاریە بۆ سازکردنی چەند کۆنسێرتێک. Gene mira konserta çê dikirin Ewropayê, Fransayê, Almanyayê gazî min dikirin. Başûrê jî Kurdistanê û derê jî dixwastin mira konser çêkiran. Stranê nû jî çê dikim, dixebitim se stranê nû. Min se albomeke nû dixebitîm, îja ew jî sekin ye, albom jî sekin ye. Ji bo lê baweriya me ye hela wadekî nêz da bîrme serî de ev albom jî derê. Klîpa gere bikşandana, tamam sekin ye, bo wê nexweşiya koronavîrus. Tamam, ha sekin ye. کەرەم گەردنزەری لە 6 ئاداری 1952 لە تبلیسی پایتەختی جۆرجیا لەدایک بووە. یەکەم کووردا نەهامەتی و خۆشیەکانی کوردستانی لە ڕێگەی هونەری ڕۆکەوە بۆ جیهان گواستەوە. ساڵی 1980 داهاتی ئەلبومی بایێ پایزەی پێشکەش بە قوربانیانی کارەساتی هەڵەبجە کردووە. تا ئێستا 6 ئەلبومی بڵاو کردوتەوە و زۆربەی گۆرانیەکانی بۆ یەکگرتووی کورد و کوردستانێکی سربەخۆن و بەرهەمینوێی بەڕێگاون. خۆشەوی محەممەد، کوردستان 24 مۆسکۆ. بێگومان هوەری کوردی ئەوەندە دەوڵەمەنە کە ئاوێتی هەر هوەرێکی دیکەی بکەی جوانتر و ڕەنگینتر دەبێت بە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هەموو هونەرمەندانی کوردستاندا هەر شوێنێکی جیهان بن. ئێستش دەچینە لای پامنەرمان ماهر شنگالی لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. سپێدە باش ماهر، پێمان بڵێ چی هەیە و زانیاریەکان لای تۆ چییە؟ سپێدە باش، ڕەوشەتە چاوایە توە باشی؟ باشم، زۆر سپاس. بزانم یەلاک سپاس. ئەزنها لێ بازارێ دهۆکێمە بێگومان پشت من بازار خالیە، کەس تێدە نینە شبەرکو
هي سبيد سبيد خل نمسلي هندك دكان سبيد زوفت كن اجبركو خلق دمي اوي كوراد من يكس جمالي راد بي بيتفيا تاشتيا مالي بيني تايبت سبياتي وين خمالي لباجار دهوكي قال لك يعني خلق تخوزك ودشتين خمالي بكرش سبيد بخوزنها لبر درجه دكاني كما كاك احمد الفرا بتريا يعني كو تشتين نافا دكاناويا تشتين خمالينا يعني عم بيجن كو ماستي خماليا يعني كو خيماغا زازية طحينة يعني هيلكن مالينا از خاطر من كوش احمد برسم كاك احمد براسي تصبرسي كرم فانشتين تخشوين بطام كم بحث بكن شمرة چی سبياتي لفتها وتش كده لفانتيني بريكي بخير بين سرچو اهلا وسهلا والله دكان يسبيوتي همي تش سبيوتي هاي تشتاق خورنه سحاريا وقت بانيري بن عردي هاي بانيري دي هاي بانيري تركوي هاي جافري هاي جول امريكي هاي واني هاي هيجويني دوري هاي هيجويني عادي خندان كرني هاي ماست بازيه هاي قيماغو سرديقت هاي زيتينة همي جول زيتينة طبيعية هاي كاك احمد كيش فان هما بتر خلق سبيدي يعني خوازي بكري بخوا يعني تايبت يدخمالي ماست هاي يخوش او باشا تشت وقيماغو سرديقت تشن باشا بانيري بن عادي تشت عالم حاجيكات هيك قندو عالم حاجيكات تشن باشا الحمد لله عشان هيك قلنا يعني شو خلق بتروان كرياز بيجن كو سبيدي خلق بخوا قال لك يا باشا وتشين يدخمالي يكون يعني بتري دخمالي تش كده ريتيش مش كده المنطقه اشترتي وان قندي داشتين بترش خر عادة وكي منطقة سيميلوي و تين وراخي شوريا تين ورا تين عادي بشكل داش قندا وكي مديش كاين هكا فراخي دينينا دقوفكي باشا ام بيجن اب زيتون تكير رخينا يعني طعم وانجي ديارك قال لك طعم كير رخي شرط زيتون يهاني تركونا ويهانجي اسبانينا دفنا دجور هاي تركي بيت هاي اسباني هادو نوع معنا باشا بس شو خلق قفلت هذا سبيدي خدي سيكنينا سيك خولي ام سحوريتين بس كاسني اما هناك عملتين الفودرا بشكل تشتوكن هاي كاسنينا سحوريا سيك نوبا بدن ابد سيك حتى ساعات دهي وصل كاسنينا نوبا باشا خلنا مش نبي برسم تو هاتي بكري لا 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 هاتي بكري هادي شكري باشا كاك احمد دست خوش جدا خوش قالك سباس شكرا بله بيجمان بشتيكو كاك احمد مره بحث كري بتريا تخمالينا يعني كل سلفر نفيسيا اگر ماستر بازيا قيمه خازازيا طحينه ميديا هيكا والجرا بانيرا بانيري بخاريه هنجيفينا تشاي هنجيفيني خماليه هنجيفيني يعني قال لك تشتين كو خمالي نافا كانامين ده اباشي باشا بو يعني كلو بالين نافا دهو كذا بود كان بينو خلق بكره وصبح يجي خلنا كان بفوش بله بەڵێ زۆر سوپاس ماهیر کە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانە و بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو هاوڵاتیانی پارێزگای دهۆکیش زۆر سوپاس بۆ تۆ بەڵێ وەستایەکی شاریوانی باکووری کوردستان لە ماوەی 20 ساڵدا 1000 مۆبایلی کۆ کردوتەوە شەهابەدین ئۆزجەلیک وەستایەکی مۆبایلەش لە شاریوانی باکووری کوردستان 20 ساڵە کاری چاکردنەوەی مۆبایلە تێکچووەکان دەکات لەو ماوەیەشدا لە 1700 مۆبایلی جۆرا و جۆر کۆی کردوتەوە بەڵام لەو ژمارەیەدا 700 مۆبایلی لێ دزراوە 1000 دانەی دیکەشی لە ژوورێکدا کۆ کردوتەوە شەهابەدین ئۆزجەلیک دەڵێت هەر لەگەڵ دەستپێکردنی کارەکەم ئارەزوی کۆکردنەوەی مۆبایلەکانم بۆ دروست بوو چونکە بەردەوام مۆبایلی نوێ مۆدێلی نوێی مۆبایل دەکەوێتە بازاڕەکانەوە دەمەوێت لای خۆم بیان پارێزم دەژڵێت 2 ساڵ لەمەوبەر دەست هاتە سەرماڵەکەم و 700 مۆبایلیان لێ دزیم بەڵام لەگەڵەوەشدا ڕێژەیەکی زۆر لە مۆبایلەکانی هێشتا ماوە کۆی کردوتەوە ئەوە کۆزانین کە هەر کەسێک ئارەزوی بۆ کۆکردنەوە یاخود حەزی بۆ هەندێک لەو کەلوپەلانە هەیە کە لە دەورێتی بۆی ئەم هاوڵاتیەش کۆکردنەوەی مۆبایلەکان بۆتە خولیایەک و حەزێکی بەردەوامی ڕۆژانەی ئەمڕۆ 16 ساڵ بەسەر بڵاوبوونەوەی بەرنامەی کۆمپیوتەری مۆزیلا فایرفاکس دەپەڕێت کە ئێمەش بەستمانەتەوە بەو تەوەرەی کە ئەمڕۆ باسی چۆنیەتی پاراستنی زانیاریەکانی نەو مۆبایل و سکیوریتی ئامێرە ئەلکترۆنیەکانەکەین کە میوانەکانم لێرە ئامادەن هەریەک لە شکۆدارا و ئەحمەد هیدایەت هەردووکیان شارەزان لە ئایتی و سکیوریتی ئامێرە ئەلکترۆنیەکان بەخێر هاتن کاگ ئەحمەد
دووبارە بەخێربێن کاکشکۆ بەڕێستان شارەزا لە مۆبایل و ئامێرە ئەلکترۆنەکان و هەروەها بەڕێزیشتان شارەزان لە سۆشیال میدیا. سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم پێمان بڵێ تا چەند سکیورەتی یاخود سۆشیال میدیا ئێستا پارێزراوە و هاوڵاتیان هۆشداریان هەیە لەسەرەوەی کە ئەو ئەکاونتانی هەیەە چۆن بەکاری بێنن و بە چ ڕێگەیەک پارێزراو بێت ئەکاونتەکانیان. زۆر سپاس. بۆ سەرەتا کەلەوە دەست پێ بکەین ئایا سۆشیال میدیا پارێزراوە یاخود نه هیچ سۆشیال میدیای خۆی لە ڕاستیا پارێزراو نییە ئەگە بینەسە بەڵام ئەبێت ئێمە خۆمان ئەکاونتەکانمان سپیر بکەین بۆ ئەوەی کە دووربین لە هاکردن ئەمی بەسان ڕێگایە کە کرێک ئەم ڕێگایانە سەرەتا هەر سۆشیال میدیای پێویستی بە ئیمێڵی تایبەتی خۆی هەیە بە پێویستی بۆ زانیارە کەسیانی کە خۆت هەتە داخلی بکەی بە باشترین شێوەست. ئەمەیەکێکە لەو کێشانەی کە تا ئێستاش لە کوردستانە هیچ کەسێک با بڵێن ئیمێڵەکەی خۆی یاخود ئەو داتایانەی خۆی کە یاخود زانیارەکانی خۆی کە داخڵەکات بە ناڕێکی داخڵ کراوە لە کە ئیمێڵەکەی دروست دەکات ئیتر یاهۆ بێت جیمیل بە یاخود هۆتمیل بێ بۆ دواتر کەی خاتە سەر فەیسبوکەکەی یاخود ئینستاگرامەکەی ئەمە کێشەی بۆ دروستەکە یاخود مودەیەکی زۆر بەکاری ناهێنێت کە بەکاری ناهێنێت دوایی تووشی هەڕەشا بێتەوە کە بە ئاسانتر لەوانەیە بتوانرێ های بکرێت وەکو لە کەسێکی جاکە ئەم کەسە هەموو ئەکاونتەکانی خۆی سکویر کرد بێ بە تەواوەتی. زۆر جارە بینین هاوڵاتیان بە گشتی کاتێک کە پاسوردێک بۆ ئەکاونتەکەیان دانێن یا ناوی خۆیەتی یا مناڵەکەیت یا خود تەمەنەکەیەتی ئەمە بۆچی دووبارەیانی ئاسانە گەر چەند جارێک کەسانێک بدوێنی بە ئاسانی توانی پاسوردەکەی وەرگری بۆچی هاوڵاتیان هێشتا لە دووبارە بوونەوەی ئەم جۆرە پاسوردیان بۆی کە ئەکاونتەکان کە تایبەتمەندی خۆیانە بەو شێوێ بپارێزن. زۆربەی کات ئەو پازۆردانی کە دائەنرێت بۆ ئەو ئەکاونتی هەیەە لە هەر تۆڕێکی کۆمەڵایەتی بێت تویتر بێ فەیسبوک بێ خودت هەر تۆڕێکی تر بێ بە شێوەیەکی گشتی خەڵک زیاتر ناوی خۆی موالیدەکەی یاخود ساڵەکە هەموو ئەمانە دائەنرێت کە هەر کەسێ بتوانیت بیدوێنی چەند جارێک ئەتوانین بە ئاسانی پازۆردەکەی وەرگیرێ هاک بکرێت بۆ هێشتا خەڵک هۆشیاریەوەی نییە کە پازۆردێکی باش دانێت یاخود دووبارەی ئەم شتانە نەبێت. بەڕای من ئەوەی کە هۆشیاری ئەومان نییە ئەتوانم بڵم ئەتەرنێت بە گشتی بۆ کۆمەلگای ئێمە زۆر بە سەریعی هاتناوە و هیچ زانیارێکمان نەبوو لە سەری کە ئایا ئێمە چۆن سۆشیال میدیاکانمان بەکار بێنین یاخود پازۆردەکانمان چییە زیاتریش ئەو ئەکاونتانەی باڵین کە هاکەکەن یاخود لە دەست ئەدرێن کەسەکان یەکەم ئەوەیە کە ناوەکەی خۆی وەکۆی جەنا بدوتر لەگەڵ ساڵی لە دایک بوونەکە یا ئەو ساڵە یاخود ناوی خۆی و 1 2 3 4 ئەمە هەڕەشەی هاکردن یاخود لە دەزانی زیاترە ئەمە باپڵین پێی ناوتری هاکردن چونکە هاکرد کاتێک کە کەسێک هاکات پێویستی بە ئیمێڵەکەی ئەم نییە بەڵام ئەمە ختوویەکە کە تۆ شتەکانت لە دەست بێ با بڵین بەڵام باشترین پازۆرد یاخود باشترین سکوێرترین پازۆرد بۆ ئەکاونتەکان ئەوەیە کە بۆ با ناوی خۆت نەبێ ناوی شارێک بێ ناوی وڵاتێک بێ و هێمای تیابێ و ژمارەی تیابێ و کەپیتاڵ و سمۆڵی هەبێ لە پازۆردەکەتە ئەو کاتە سکوێرترە و باشترە وەکوولەوەی کە تۆ ناویشی خۆت و ساڵی لە دایک بوونەکەت یا ئەو ساڵەدانی کە تاییت. بەڵێ کاگ ئەحمەد ئەم جارە پرسیارەکەم بۆ تۆ بێت ئەو ئامێرانەی کە ئێمە بەکاریهێنین و بەتایبەت تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕێگەی مۆبایلەکانمانەوەکەینەوە بۆ خەڵک زیاتر ئەو ئامریکا بەکاریهێنێ سیستمی iOS بە یاخود ئەندروید بێ زیاتر ئەپێک ینی بۆ دەستکەوتنی ئەپێکی فری سیستمێکی یاخود جڵبرێکیەکە یاخود ڕوتیەکە بۆ ئەمە ئەکەن ینی لە کاتێکا کە ئەو ئامێرە خۆی لەوانەیە پارێزراو بێ بەڵام ئەماکەن بۆ بەدەستێنانی ئەپێک ئەنی خەڵک تا چەند زیاتر لەگەڵ ئەو ئامێرانەوە پارێزراوەکەی بەرگووی خۆی ئەخات یاخود بەبیر خۆی هێنێتەوە. ڕاستیە مۆبایلێک کاتێک با بڵین هەردوو سیستەمەکە iOS بێت یاخود ئاندروید بێت کە دەستکاری سیستەمەکەی ئەکرێت جێڵبرێک ئەکرێت یاخۆ ڕوت ئەکرێت ئیتر ئەم سیستەمە پارێزراوێتی خۆی بەشی خۆی لە دەست ئاات لەبەرچی لەبەرەوەی کە تر گۆڕانکاری لە سیستەمەکەیەکەیت هەنێ ئاپ هەیە کە ئەمانە ڕێگە پێدراو نین تۆ لە ئەپستۆرە لە پلیستۆرە کە بەکاری بێنیت کاتێک تۆ مۆبایل لە سیستەمەکەیە گۆڕیت با بڵێن ئیتر مەترسی هاکردنی زیاترە لەبەرەوەی کە ئیتر
با بڵین هەنێک بەرنامە هەیە خودکارانە ئیشەکات لە مۆبایلەکەتە کە ئەمە ڕێگە پێدراو نییە لە iOS و لە ئاندرویدە ئەو کاتە بەرنامە هەیە کات ڤایرۆسی ترۆجانە با بڵین مەترسی هاکردن لەسەر مۆبایلەکە و دروستەکات مەترسی جاسوسیکردن بەسەر مۆبایلەکەتەوە دروستەکات بۆیە من قەت لەگەڵ ئەوەیانی مۆبایلەکە و جێلبرێککەیت یا خۆڕۆت کرد باشە بۆچی یاخود ئەبێت کە زوو ئەو ئامێرە زیرەکەی کە پێمانە ئەبدەیتی کەینەوە یاخود لە کاتی ئەبدەیتکردنەوەیە ینی خەڵک بەتایبەت کێتە لای تۆ ئەبدەیتیەکات و یاخود داوایەکە بۆی چاکەیت بەبێ خوێندنەوەی پرڤسیەکەی بە یاخود هەر زانیارێکی تر بێ ئەگریەکە یاخود قبوڵیەکات شتێ بکرێت ئەمە ئێوە هیچ زانیاریەکەن بە کڕیارەکان یاخود بۆ کەسانی یەنە لای ئێوە بەڵێ و لە ڕاستی ئێمە هەر کاتێک ئامێرێکە کڕین یاخود دەرمانێک بەکارێنینیان هەر شتێک بێت ئێمە ئەوە ناخوێنینەوە کە ئەو کەتەلۆکە ناخوێنینەوە یاخود ئەو زانیارە ناخوێنەوە کە لە پێمان ئەدرێت ڕاستە خۆ ئێمە یەکسەر هەر ئەوزانی نێکسکەین سکی بکەین ئەمانە بکەین بەڵام لە ڕاستیە ئێمە هەموو جارێک هەموو ڤێرژنێک کەیت بۆ مۆبایل بۆ ئتر مۆبایل بێت کۆمپیوتەر بێت هەر شتێک بێت باڵین گۆڕانکاری تیاکرێت و سیستمەکەی زیاتر پارێزراوەکرێت لەم ڕۆژانەیە هەواڵێک بڵاو کرایەوە کە ئایفۆن مەترسی هاکردنی هەیە خێرا ڤێرژنەکانتان ئەبدەیتکەنەوە گۆڕانکاری تیا کراوە با بڵین چەند ئەکسپلۆیتێکەیە کە ئەمە ئیتر ئایفۆنی لێوە هاکەکرێت تۆ پێویستە کە ئێستا ڤێرژنەکە و بگۆڕیت بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسانە ئەم هاکردن لە دوورەوە نەک لە نزیکەوە هاکردن لە نزیکەوە ئەوەیە کاتێک من مۆبایلەکەم ئێمە دەست کەسێک توانێت بەرنمەیەکی تیادا بەزێنێت و بەرنمەیەکی تەجەسوس بێ بەرنمەیەکی با بڵین هاک بێت کە تۆ ئاگاو لە خۆ نییە ئەم بەرنمەیە جاسوسی بەسەر تۆوە ئەکات لەلایەن کەسێکی بەرامبەرەوە ئەمە لە نزیکەوە بەڵام وەکو ئەو کێشانی کە لە ڤێرژنە هەیە زۆر جار هاکەر ئەتوانێت لە دوورەوە دەست بکرێت بەسەر مۆبایلەکەی تۆە ئیتر چی لە ڕێی بەرنمەیەک بێت چی لە ڕێی ئەوەی کە ڤایرۆسێکی دەمج کرد بێت لەگەڵ بەرنمەیەکات بۆ تۆی ئەنێرێت تۆ ئەو بەرنمێدا ئابەزێنیت ئیتر ئەم مۆبایلە لە ژێردەستی خۆتان نامێنێت سکوێریتی نامێنێت پارێزراو نیە ئەم مۆبایلە جاسوسی ئەتوانیت کەسی بەرامبەر جاسوسی بکات بەسەر مۆبایلەکەتەوە و داتاکان و زانێرەکانە بەرێت بۆیە پێویستە ئاگاداری ڤێرژنەکان بین زوو کاتێک بە نۆتیفیکیشن بوێت ئەڵێ مۆبایلەکە و ئەبدەیت کەرەوە تۆ مۆبایلەکە و ئەبدەیت کەیتەوە حتمما ئەمە شەریکە لە خۆڕایی ناینێرێ بۆت بۆیە پێویستە من بەردەوام لەگەڵام کە مۆبایل هەر کاتێک ڤێرژن بووها ئەبدەیت بکرێتەوە باشە زۆر هەرچەندە قسەی زۆری لەسەر کرا باسیەوە کەرا کە سیستمی هەندێک لەو سیستمانی ئێستا هەیە لە بەتایبەت ئایفۆن گڵۆپێکی جیاواز چۆتە سەرەوە ئیشارەتێکە لای هەندێک خەڵک ڕوونە لای هەندێکیش پێیان وایە کە تەجەسوسە ئەمە چیانی بە کورتی بۆمان ڕوونکەیتەوە ئایا بوونی ئەو گڵۆپە سەوزە یاخود کە پرتەقاڵێ بێت چییە؟ بوونی ئەو گڵۆپە سەوزە ئەمە لەم ڤێژنە تازەیە کە دانرا بۆ ئەوەی کاتێک ئەگەر مایکی مۆبایلەکەت ئیش بکات ئەوە گڵۆپێکی زەردا ئەگرسێت و ئاگادار تەکاتەوە لەوەی کە ئەم مۆبایلە ئیتر ئەگەر لە خۆیەوە داگرسێت بەبێەوەی تۆ مۆبایل بەکاربێنی ماناوە ئەم مۆبایلە و جاسوسی بەسەرەوەی و مەترسی هاکردنە زیاترە ئەگەر گڵۆپەکی تر بێتەوە بۆ بەرنمەکانە من ئەپلیکیشنی بۆرمونە سناپچاتەکەمەوە ئەو گڵۆپە داگرسی ئەمە مەترسی نییە لە ڕاستی ئەمە شتێکی زۆر باش بوو کە دانرا بۆی کە تۆ ئاگاداری مۆبایلەکەەوە بیت لەوەی کە ئایا تۆ ببێ ئەوەی بەکاری بێنیت ئەم گڵۆپە داگرسێت مانای وایە ئەمە مەترسی هاکردنی هەیە و ئەم مۆبایلە و هاکراوە زۆر باشە کاک شکۆ پێمان بڵێ جیالەوەی کە کەسانێک ئەگەر هاک بکەن بەڵام جیالەوە ئێمەوانی یاخود بە گشتی خەڵک بەکارهێنەرانی هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتێک کە بەکارهێنەری فەیسبووک ئینستاگرامە هەموو زانیاریە کەسیەکانی خۆی تیادادانێ ئەمە تا چەند باشە یاخود ئایا ئەمە بێتە هۆیەوەی کە ئەو کەسە یاخود هیچ تایبەتمەندیەکی نەمێنێ ببێتەوەیەوەی لە هەر شوێنێک بێناسرااو بێ بپارێزرێ تا چەند خەڵک هۆشیاری هەیە لە بڵاوکردنەوەی هەموو هەستەکانی ڕۆژانەی هەتا خۆی بۆ بڵاوکردنەوەی ئەو زانیاری و داتانەی کە لە سۆشال میدیایە بە عام کەسێک کە بڵاوی ئەکاتەوە خۆی با بڵێن فەیسبوک یاخود ئینستاگرام پێت ئەڵێ کە ئەم زانیانەت ئۆنلیمیە بەس بۆ خۆتە یاتوانانی شێریکەی لەگەڵ هەموو کەسێکە یاخود لەگەڵ هاوڕێکانتە لەگەڵ برادری برادەرەکانتە هەموو پێتەڵێ ینی باشترین حاڵەت ئەوەیە کە تۆ بەس لەگەڵ ئۆنلیمی بێت چکە کە کەسێک ڕسمێکی تۆی لابوو بەڕێکی وەستا بووی
ئەتوانێت بۆی ئەو ڕسم و پاسپۆرتێک بۆ تۆ دروست کاتەوە و ساڵی لەدایک بوونەکەت و ناوی سیانیەکەت ئەتوانێت پاسپۆرتێکی فێک بۆ تۆ دروست کاتەوە پاسپۆرتە فێکە ئەتوانێت بێ لەو سەبانی کە تۆی پێهاک بکات کە بینێتەوە بۆ شەریکە ئەم کەسە خۆمم بەڵام لە ئێستا ناتوانم فەیسبوکەم یا ئینستاگرامەکەم لای خۆم نیە و بەکاری بێنم شەریک ئۆتۆماتیک کە پاسپۆرت یاخود فیس و ئایدیەکی کەسێک لات بوو نردت بۆ شەریکە ئۆتۆماتیکی شەریکە ئەیاتەوە بەو کەسەی کە لە ڕێگای و ئیمەلۆ کۆنتاکتی کردو بە شەریکەوە ئیتر بە چەند ڕێگایەک تۆ کۆنتاکت بۆی باشترین حاڵەت ئەوەیە کە تۆ زانیارەکان بە ئۆنلیمی یاخود بە هایتکراوی لای خۆت بێڵیتەوە وەکو ناوی سیانیت وەکو ڕۆژی لەدایک بوون و ساڵ و مانگەکەی یاخود ئەگەر حەز لێ ساڵ و مانگەکە و دیار بێ بۆی کەسێک هاوڕێیەکت بزانێت توانی ساڵەکەی بێڵیتەوە ینی ساڵەکەی لابیت مانگ و ڕۆژەکەی بێڵیتەوە لەگەڵ یا بەڵام نە ئیمێڵت بە بڵین دیار بێت نە هیچ زانیاریکی ترت دیار بێت کە خەڵک بزانێت چییە وەیەکێکی تریش لە کێشەکان ئەوەیە کە ئیمێڵی یاهۆ یاخود هۆتمێل کە کەسێک زۆر دەمێک بێ ئیشی پێی نەکرد بێ ئۆتۆماتی شەریکە لە دوای چەند مانگێک ئەم ئیمێڵانە لە ناو ئەبات واگەر کەسێک بزانێت ئەم ئیمێڵی تۆ چییە ئەتوانێت بە هەمان ئیمێل دروستی کاتەوە بە ڕێگەیەکی ئاسان ئەتوانێت ڕێسپازۆردێک بکاتەوە یەکسەر ئەکاونتەکە دەدرێتەوە بۆ ئیمێڵە چکە ئیمێلەکە لای خۆت نەماوە بۆ هەر کەسێک کە ئیمێڵێک دانێ بۆ ئەکاونتەکانی باشترین ئەوەیە باشترین ینی ئەوەیە کە هەموو هەفتە ینی ڕۆژانە بتوانێت یاخود نەوەک هەفتانە ڕۆژانە بتوانێت ئیمێڵەکانی چێک بکاتەوە بۆی ئەم ئیمێڵی لەدەست نەچێت کەسەکە زۆر باشە باشە زۆر جار یاخود ئەم کۆمپانیانە ئازانین کە زیرەکن بەڵام ئەگەر بێت و من و تۆ سێرچ بکەین بۆ یەک بابەت هەمان شت بنووسین لە گۆگل بە لە یوتیوب بێ بە یاخود فەیسبوک بێ بەڵام دوو ڕیزڵتی جیاوازمانەتی ئەمە بۆ ینی بۆچی ئەم کۆمپانیانە زیرەکیەکانەوەی ئایا توانای یاخود بینینی هەستیایی ئێمان هەست پێ کردو ئێمە زۆرتر سەیری چی ئەەکەین هۆکاری چی ینی ئەگەر بێت و من و تۆ لە گوگل سرچ بۆ یەک شت بکەین لەوانێ دوو ڕیزڵتی جیاواز دوو ئەنجامی جیاوازمان باتێ خۆی ئەو شێوازەی کە سێرچکردن بە دوای بابەتێکە بەپێی وڵات بۆ وڵاتێکی تر ئەگۆڕێت بۆ نەک کە تۆ لێرە لە وڵاتێک ناوی شتێکە نووسی یان ناخود ناوی بابەتێکە نووسی بۆ لە کوردستان کە بۆ ناوی شتێکە نووسی بڵین بە دوای کەی 24 ئاگەڕیت لەوانەیە هەنێ بابەت بێنێت بۆت کە تایبەتە بێرە بەڵام لە یەکی لە وڵاتە ئەوروپیەکانە بینوسە لەوانەیە ئەو بابەتانت بۆ نەهێنێ ئەیش بەپێی ئەو کەسانە کەوتو با بڵین بەپێی ئایپیانە کەوتۆ کە لە کوردستانە هەیە کە خەڵک سێرچ بۆ ئەو بابەتە زیاترەکەن ئەوە زیاتر لە بەرچاو باش ئەگەر من و تۆ بۆ نمونە لە یەک شوێ نابین لە هەمان شوێ نابین ئەمە هۆکاریەوە نیە کە پێشتر بۆ نمونە من کە بەکارێنەری فەیسبوکەم زۆرتر ئەو بابەتانم کردوێتەوە دواتر ئەو کۆمپانیا زانێ من کەسێکی چۆنم بەتاکید هەموو داتاکانی تۆ کە سێرچەکەی بۆ هەر شتێک لای شەریکە ئەمێنێتەوە ینی ئێمە کە هەنە جارەڵێن ڕسمەکانمان دلیت کراوە یاخود لای شەریکە نییە بەڵام هەموو ئەو ڕسمانەمان هەموو ئەو زانیاریانەمان لای شەریکە ئەمێنێتەوە بۆ نە سناپچات یەکێک لەوە پانەی کە ئێمە لای ئێمە وایە کە لە دوای 24 ساعتەکەی درم ڕسمە یاخودم ڤیددیۆی ئێمە بوونی نامێنێت بەڵام لە ڕاستیە ئەوەیە کە لای شەریکە یاخود لای کۆمپانیا ئەم ڤیددیۆی ماوەتەوە بوونی هەیە هەر بەڵام ڕاستە لای من و تۆ خەڵک نایبینێ بەڵام لای شەریکە هەر بوونی ماوە مەترسی ئەمە چییە؟ ئەتوان بڵم مەترسی ئەمە بۆ ئێمە هیچ نییە بەڵام بۆ کەسێکی تریش عینەن ئێمەیە ینی هەموو کەسەکان وەکو یەکن ئەوەیە جیاوازەکەی کەواتە بە هەمیشە بە وریاییەوە ئاگاداری ئەو بڵاوکردنەوەی وێنەکان یاخود هەر شتێکی ڕاستە کاک ئەحمەد دابەزاندنی ئەپی زۆر لە ناو مۆبایلەکانە تا چەند کێشە دروست دەکات بۆ ئەو ئامێرە زیرەکەی هەمانە و لە ڕووی سکیورتیەوە بەتایبەت دابەزاندنی ئەپەکانە و ئەپ هەنێک ئەپ هەیە کە ئەمانە ڕێگە پێدراون لە ئەپستۆرە هەیە لە پلەیستۆرە تۆ ئەتوانی دایبەزێنیت و هیچ کێشەیەکی نییە بەڵام لە خارجی ئەو با بڵین ئاپستۆر یاخود پلەیستۆر هەنێک بەرنامە هەیە کە ئەمانە ڤایرۆسن و بڵاو ئەکرێنەوە ڕۆژانە با بڵین من ئەو ئەپەم هەیە بۆ نمونە با بڵین مەسنجەر یاخود هەر بەرنمەیەشی تر بێت بەرنمەی دەستکاریکردنی وێنە بێت ڤیددیۆ بێت ئەم بەرنامێ من ئەیهێنم ڤایرۆسیشی لەگەڵا دەمجەکەم بۆ هاکردن بێت لە سایتێکە پۆستیەکەم ئەم بەرنمەیە ئەتوانین دایبەزێنن بە خەڵکیش زۆر دای ئەبەزێنێت کاتێک دای ئەبەزێنێت
زۆر جار تووشی مەترسی هاکردن ئەبێتەوە یاخود مۆبایلەکەی گەرم ئەبێت یاخود ڕیکلامی بێزارکەریەتە سەر مۆبایلەکەی بە حکمیەوەی کە ئەم بەرنمەیە لە شوێنی ڕسمی خۆیەوە داینەبەزانوە بەڵام وەک بەرنمەی زۆر لە مۆبایلەکە تابێت ئەوانی کە ڕێگە پێدراون هیچ کێشەیەشی نییە کردنەوەی کامێرە یاخود زۆر جار خەڵک کێشەی لەگەڵەوە هەیەڵێ لە شوێنی کارەکەم یاخود لە هەر شوێنێکی دیکە بێ کامێرای ئەو ئامێرە زیرەکە تا چەند یاخود سکیورتیە یاخود پارێزراوە بۆ ئەو کەسە کامێرا بەشی خۆی پارێزراوە مۆبایل بەشی خۆی پارێزراوە بەڵام ئایا مۆبایل ئەیتە دەستچێتەوە بۆ چێ ئەپڵ ئایدەکە بۆ دروستەکە چێ ئیمێڵەکە بۆ دروستەکە ئەمە مشکلەیە من هەبووە پەیوەندی پێوە کردم و تۆتی من مۆبایلەکەم تەنها خۆم بەکاری ئەهێنم بەس هاوڕێکانم ڕسمی پێگرن لە زانکۆ ئەمانە نازانم کە چۆن ئەم وێنەیەم بڵاو بۆتەوە یاخود ڤیددیۆیە کراوە بەبێ خواستی خۆم من ئاگام لێ نەبووە کاتێک دوای ئەوە لێ کۆڵینەوەمان کرد زانیمان کە هاوڕێکەی بەرنمەیەشی داناوە لە ناو مۆبایلەکەیە ئەم بەرنمەیە بەبێ ئاگاداری خۆی ئەتوانێت کامێرای بکاتەوە ئەتوانێت جوۆی لە دەنگی بێت ئەمە ئەم خاتونێک بوو کە تووشی ئەم کێشەیە ببوو دوای ئەوە زانیمان کە مۆبایلەکەەوە دەست هاوڕێکی ئەم بەرنامی تیادانراوە بەڵامە گوۆی کە تۆ مۆبایل نیتە دەستکەس یاخود ئیمێڵ و ئەپڵ ئایدی کە خۆ دروستی بکەیت تووشی ئەم مەترسیانە نابیتەوە بۆ من بەردەوام ئەڵم کە ئەپڵ ئایدی کە ئەمە زۆر کێشەی دروست کردووە ئەمڕۆ لە کوردستانی خۆمانە بەعام تۆ کەسێک ناناسی ئەچی ئەپلایدیەکە بۆ دروستەکە دوای ئەوە لە بەشی ئایکلااودا داغڵی ئەەکەیت ئەم ئەپڵ ئایدە وێنەی خۆتی تێەکەی ڤیددیۆی تێەکەیت ئەو کەسی بەرامبەر ئەگەر با بڵین تەماحی لەوە بێت یاخود ئەگەر بیەوێت ئەم مۆبایلەی تۆ سێری داتاکانە بکە ئەتوانێت لە ڕێی ئەپلایدیەکەوە یەکلیکە بۆ ئەو ئەتوانێت بیکاتەوە سێری هەموو داتاکانەکە زۆربەی کەسیش لە کوردستانی خۆمانە ئەمڕۆ کە تووشی بڵاوبوونەوەی وێنە بووە کە ئەم ئەڵێ من ئەم وێنەیەم بۆ کەس نەناردووە ئەم ڤیددیۆیم بۆ کەس نەناردووە بەڵام پرسیاری لێکم چێ ئەپڵ ئایدەکی بۆ دروست کردووی ئەڵێ ئەپڵ ئایدەکەم کارتەکان بووە ئەم کارتانی کە لە بازار دروستەکرێن کە چەند جارێکە فرۆشرێنەوە ئەم ئەپڵ ئایدیانە یاخود لە دوکانێکی مۆبایل لە شوێنێک ئەمە ئەپڵایدیەم بۆ دروست کراوە سێری ئەەکەم کە لە ئامێرێکی تری شاکراوەتەوە ئەم ئەپڵ ئایدە لە ئامێرێکی تراکراوەتەوە حتمما کەسی بەرامبەرکەوەی بۆ تا ئێستا خەڵکی ئێمە زۆرتر کە ئامێرێکی جیرەکە کڕێک سەر ئەپڵ ئایدیەکەی لە شوێنێک ئەکرێت ینی ئایا گونجاوە بیکڕێ خودت چی بکات قەت لەگەڵ ئەوانیم ئەپڵایدی لە شوێنان دابدرێت بۆ بە تایبەتی کارتەکان کە مەجموعەیەک دروستی ئەکەن و بازرگانی پێوە ئەکەن و ئەی کڕن و چەند جارێک ئەم ئەپڵایدیە ئەفرۆشرێتەوە بە من ئەفرۆشرێتەوە بە کەسێک تر ئەفرۆشێتەوە بە هەمان ئیمێڵ و پاسۆرد ئەدرێ بە من و تۆ جاری وایە داتاکانی من و تۆژیە بۆ یەکتری لەبەرەوەی کە ئێمە یەک ئەپڵ ئایدی بەکارێنین تەلەفۆنی فڵان کەس لەگەڵ هی منا تێکەڵ ئەبێت ئەو کەسەی کە مۆبایلەکەی ئەو ئەپڵایدی تیا داخڵ کردووە لای منیش کراوەتەوە داتاکانمان ئەچێ بۆ یەک و زۆر جار تووشی کێشە من خەڵک لە ڕێ ئەم ئەپڵایدیەوە ئەگەر پێمان بڵێ کاکشکۆ چ تۆڕێکی کۆمەڵایەتی پارێزراوە یاخود دەتوانین بەکاری بێنین و بە چ شێوازێکیش خۆی وەکو پارێزراوی هیچ تۆڕێک پارێزراو نییە بەڵام وەکو ئەوەی کە بڵم باشترینیان سناپچاتە لە ڕووی هاکردنەوە و لە ڕووی سکوریتیەوە لەبەرەوەی دوو خۆتەیاتێتم یەکەمیان ئەوەیە کە لە ڕێگای ئیمێڵەکەتەوە یاخۆ ژمارە مۆبایلەکەتەوە دانراوە ینی هیچ حاڵەتێکی تریتیان نییە کە بڵێ کەسێک بردوویەتی واگە لەسەر ژمارە مۆبایلەکەت بێ بەتەنیا ئەوە ئەبێ لە ڕێی ژمارە مۆبایلەکەتەوە بەڵام لە حاڵەتەکە باشترین حاڵەتەوەیە کە لەسەر ئیمێڵ و ژمارە تەلەفۆنەکەت بێ پارێزراوترینیان سناپچاتە لەبەرەوەی هیچ کێشەیەکی نییە و لە فەیسبوک و لە ئینستاگرامی بەڕای من پارێزراوترە زۆر سپاس بۆ بەڕێستان کاک شکۆدارە و هەروەها کاک ئەحمەد هیدایەت کە ئەمڕۆ لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ تەواوی زانیاریەکان بە هیوای پارێزراوی بۆ هەموو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەتایبەت لای بەکارهێنەرانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئێستاش با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
بوون بە خاوەن پێداویستی تایبەت و هەژاری بربەستەکان هەموو ئەمانە لە بەردەم نینەدا نابنە ڕێگر و بە تایبەتیش نەبووەتە ڕێگر لە بەردەم ئەم مامۆستایی کە لە گوندێکی ناوچە هەژار نشینەکانی پاکستان نیشتەجێیە بۆی تەرخان کردو بۆ خزمەتکردن و هاندانی کچان بە تایبەت کۆمەلگاکە ئەو کۆمەلگایی کە کچان لیان گیراوە یاخود بە هەموو شێوەیە بۆیان نییە تەنانەت قسە لەگەڵ کەسانێ بکەن کە نەناسراون و نەبوونی خزمەت گوزاریە تەندروستیەکانیش کێشەیەکی دیکەیە لەم ناوچە یاخود لەم گوندە بەڵام ئەم مامۆستایە لەسەر ئەرکی خۆی دەمامک بۆ قوتابیەکان دابی نەکات و ئەیداد بە قوتابیەکان و فێریانەکات چۆن دەستەکانیان پاک بکەنەوە بەبێکەوە ببینین. لەسەر ئاگردانێکی بچووک تاوەکەی گەرم کردووە و نانەکانی لەسەر دەبرژێنێت تا خوانێکی بەیانی بۆ خێزانەکەی ئامادە بکات. ئاسوو کۆڵهی لە گوندێکی هەژارنشینی سەربەشاری سندی پاکستانە. خزمەت گوزاریە سەرەتایەکان بۆ دانیشتوانی ئەم گوندە وەک خەونێکی بەدینە هاتووە بەڵام سەرەڕای هەموو ئەو نەهامەتیانە ئەم خانمە بەردەوام هەوڵ دەدات تا ژیانێکی باش بۆ خێزانەکەی دابین بکات. کەم ئەندامی جەستەی نەبووەتە ڕێگەر لەوەی خزمەتی کچانی گوندەکەشی بکات تا بخوێن و پەروەردەیەکی باش وەربگرن. کاتێک تەمەنم 2 ساڵ بوو بە هەڵە دەرزیەکیان لێداوم بۆتە هۆی لە دەستدانی قاچم بەڵام هەمیشە باوکم پێی دەوتم هەرگیز بە هیچ نرخێک هیوات لە دەستمەدا. خێزانەکەمان سوور بوون لەسەرەوەی پەروەردەیەکی باشم هەبێت لە تەمەنی منداڵیم لەسەر ئەژنۆکانمە ڕۆشتم بۆ قوتابخانە ئێستاش دەمەوێت کچەکانی گوندەکەمان فێری خوێندن بکەم. ئەگەرچی پەروەردە و خوێندن و ئازادی لە ناوچە هەژارنشینەکان زۆر بەرتەسک کراوەتەوە بە تایبەت بۆ کچان تەنانەت مافیان نییە قسە لەگەڵ کەسە نەناسراوەکان بکەن. لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆناش هێندەی دیکە دۆخەکە قورس بووە دەرگای ناوەندەکانی خوێندن داخراون و ڤایرۆسەکە زۆر بەزوویی بڵاو بووەوە. هاوکات نەبوونی پێداویستی تەندروستیش کێشەکەی زیاتر کردووە بەڵام مامۆستا ئاسوو ئەو کێشەی خستۆتە سەرشانی و دەمامک بۆ قوتابیەکانی دابین دەکات و بەردەوامە لە پەروەردە و فێرکردنیان و قوتابیانیش دڵخۆشن بە هاوکاریەکانی مامۆستاکەیان. کاتێک قوتابخانە داخرا لەگەڵ باوکم دەستم بە کارکردن کرد بەڵام ئێستا قوتابخانە کراوەتەوە ئێمەش زۆر دڵخۆشین. مامۆستا ئاسومان خۆش دەوێت چونکە دەمامکمان بۆ دابین دەکات و دەستەکانمان بۆ خاوێن دەکاتەوە.
خۆتەرخانکردنی مامۆستا ئاسوو لە پەروەردە و فێرکردنی ژنانی گەنج بووەتە جێگەی سوپاسکردنی لەلایەن پەرلەمانی پاکستان و ناونیشانی مەلالە یوسفزای سیندیان پێبەخشیوە کە وەک ئاماژەیەکە بۆ چالاکی و بەناوبانگی پاکستان بۆ پەروەردەی مێینە. لە ساڵی 2019 بەپێی ئامارەکانی پاکستان 23 ملیۆن منداڵی تەمەن 5 بۆ 16 ساڵان کە لە سەدا 44 دانیشتوانی کۆمەڵگەن نەچوونەتە قوتابخانە و بێبەشن لە خوێندن. دروستە کە قوتابخانەکان هەموو ئەو پێداویستیانیتیانیە کە قوتابیان وانەی لەسەر بخوێن و زانیاری لەسەر وەرگرن بە تایبەت ئەو زانیاریانەی کە پراکتیکن سەبارەت بە ئاژەڵان و کشت و کاڵ و سروشت، بەڵام ڕێگەی دیکە هەیە کە ئاکرێت قوتابیان ئاوێتی سروشت و کشت و کاڵ بکرێن. لە ئوسترالیا شێوازی وانەوەرگتن لە سروشت و لە وەرگە و زەویە کشت و کاڵیەکان ئەو ڕێگایی کە قوتابیان زیاتر لەوانە پراکتیکەکان نزیک دەکاتەوە پەیڕەو دەکەن. لە کاتێکدا کا منداڵان لە نێوان تەمەنی دایانگا تا 12 ساڵیدان دەکرێت جگەلەوەی زانیاری لەسەر دنیای دەوروبەریان وەردەگرن، لەگەڵەوەشدا لەسەر خۆشەویستی ئاژەڵان و ئازار و ئەزیەت نەدانی ئاژەڵانیش گۆش بکرێن. وەرگرتنی وانەکان لە کەشێکی کراوە لەگەڵ ئاژەڵان هاوکارە بۆ باشتر تێگەیشتنی قوتابیان لەو وانەیە کە زانیاری لەسەر وەردەگرن. ئەف چیچۆ گەلک خۆشیکن، بچووکن ئاژاڵان هەموو خۆشیکن. ئەس گەلک حەژوان دکم، ئەس خوازم هەر وەختی دەستی خۆ بدمەوان. سوودەکانی ئاژەڵانی ماڵی یەکێکی دیکەن لەو ئامانجانەی لەوانە پراکتیکیەکان قوتابیان پێی شارەزا دەبن و گرنگی بوونی ئەو ئاژەڵانە فێر دەبن و زانیاریان لەبارەوە وەردەگرن. ئێمە لێرەوە فێر دەبین کە لە پاشەڕۆی بەرازەکان دەکرێت غازی میسان دەربهێنرێت و وزەی کارەبای دێ بەرهەم بهێنرێت. بۆ باشتر وەرگرتنی وانەکان و تێگەیشتنی قوتابیان دروستە کە ناکرێت سروشت و کشت و کاڵ بهێنرێتە ناو پۆلەکانەوە، بەڵام دەکرێت پۆلەکان بچنە ناو سروشت و خۆشەویستیەکی ڕۆحی لە نێوان منداڵان و ژینگە و ئاژەڵان دروست بکرێت بۆ سستکردنی ئەو مەترسیەی کە بەهۆی بایەخنەدانی ئێمەی مرۆڤ بە ژینگە ڕوبەڕووی ئەم گۆیە خاکیە بۆتەوە کە تەنیا مرۆڤە سوود لە ژینگە وەردەگرێت و لە بەرامبەردا کەمترین خزمەتی ئەو ژینگەیە دەکات کە تێیدا دەژی. لە هەردوو بابەتەکەدا باسی خوێندنمان کرد، باسی ئەومان کرد چۆن کەسانێک هەوڵەدەن لە باشترین ڕێگە بدۆزنەوە بۆ گەیاندنی ئەو خوێندنە یاخود گەیاندن و فێرکردنی قوتابیەکان، بەڵام لە دوو شوێنی جیاواز بوو، بە دوو شێوازی جیاواز بوو کە بینیمان لە پاکستان بە چ شێوازێک و بە چ نەهامەتیەک بەردەوامی دەدەن بە خوێندن و لە هەمان کاتیشدا لە ئوسترالیا بە چ شێوازێکە، بەڵام هاوکات هەردووکیان بۆ فێرکردنی قوتابیانە و کەسانێکیش هەن کە ئامانجیان هەیە لە هەر کامێکیان بن بێگومانەگەنە ئەوی کە داوای ئەەکەن یاخود ئەو ئامانجی کە هەیەە هەر کاتێک بێت هەوڵی بۆ دەدەن و دەیپێکن. بۆیە هەمیشە خوێندن تاکە ڕێگەیە بۆی کە بتوانین بگەینە هەموو ئەو ئاوات و ئەو هیوایانەی کە ئەمانە هەرچەندە ئێستا خوێندن لەبەر باری تەندروستی لەبەرەوەی کە تەندروستی لە پێشترە ڕاگیراوە، بەڵام بۆ هیوایی کە زووترین کات کۆرۆنا ڕێگە بدات یاخود ئامارەکانی کۆرۆنا دابەزێت و بتوانین پەرە بە کەرتی پەروەردە و خوێندن بدرێتەوە. ئێستاش باسی سوودەکانی شۆربا کە خواردنەوەی شۆربا چەند سوودێکی تەندروستیەوە بۆتان باسەکەم کە سوودەکانی شۆربا بۆ تەندروستی مرۆڤ زۆرە و دەیان مادەی وزە بەخشی تێدایە. بە گوێرەی ماڵپەڕی برایتساید ساڵانە ئەمریکیەکان 10 ملیار قاپ شۆربا دەخۆن. هەرچەندە سوودەکانی شۆربا زۆرن، بەڵام ئێمە چەند سوودێکیان بۆ ئێوە باسەکەین کە لە وەرزی سەرما و زستاندا جەستە گەرمەکاتەوە. ئەمە یەکێکە لە سوودە هەرە گرنگەکانی واجگەلەوە سوودی زۆری هەیە بۆ کەمکردنەوەی ئاوی لوت و چارەسەری هەڵامەت. هەموو کات کە تووشی ئەنفلۆنزایە هەڵامەتە بین یەکسەر ئەڵێن شلەمەنی زۆر بخۆن. ڕێژێکی زۆری ئاوی تێدایە و جەستە شێدار دەکات. جگەلەوە دەتوانرێت لە جیاتی خواردنەوەکانی تایبەت بە وەرزش سوودی لێ وەربگیرێت و هەروەها خواردنی شۆربا سوودێکی زۆری بۆ تەندروستی منداڵان هەیە. بەردەوام منداڵانمان بێبەش نەکەین لە خواردنی ئەو سوپ و شۆربانی کە دروست دەکرێت. یارمەتی دەرەبێت بۆ ڕێخستنی کێشی جەستە چونکە کالۆری کەمی تێدایە.
سێهەمین پێشەنگای نێودەوڵەتی چین تایبەت بە هاوردەکردن ناسراوە بە CIIE لە شاری شەنگەهای چین کرایەوە. تێیدا نوێترین بەرهەمی خۆراکەکان نمایش کرا کە سەرنجڕاکێشترینیان قاوەیەکی گرانبەها بوو لە پاشماوەی پشیلە دروستکراوە و نرخی هەر کوپێکی نزیکەی $30 بوو. هاوکات نرخی هەر نیو کیلۆ 1500 لەو دراوەی چینیەکانە بابێکۆ ببینین بەو شێوازەکە دروست کرا ئەو بەهاگرانەی هەیە. لە سێهەمین پێشانگای نێودوڵەتی چین تایبەت بە هاوردەکردن ناسراو بە CIIE کە لە شاری شانگهای چین کرایەوە چەندین بەرهەمی خۆراکی تازە بە تام و چێژێکی جیاواز بۆ سەردانیکەران نمایشکران. جیاوازترین و سەرنجڕاکێشترین بەرهەمی نمایشکراو یەکێکە لە گرانترین قاوەکانی جیهان بە ناوی سایۆت کە لە پاشەڕۆی پشیلە دروست کراوە. پێشتر کاتێ منداڵەکانم پێیان دەگوتم ئەم جۆرە قاوەیە تاقی بکەمەوە کە لە پاشەڕۆی پشیلە دروستکراوە بە قاوەی سایۆت بەناوبانگە نەم دەتوانی لەگەڵ خۆم ڕێککەوم و تاقی بکەمەوە. بەڵام لە کۆتاییدا ئەمڕۆ تاقیم کردەوە بەڕاستی تامی زۆر خۆش بوو. بۆ یەکەم جارە لە جیهاندا قاوێکی گرانبەها لە پاشەڕۆی پشیلە دروست دەکرێت کە نرخی هەر کوپێکی نزیکەی $30 و نرخی هەر نیو کیلۆی دەگاتە $1500. لە تام و بۆنیشەوە بە بۆچوونی سەردانیکەران زۆر بە چێژ و سەرنجی زۆر کەسی بۆ خۆی ڕاکێشاوە. لە پێشانگاکەی ئەم ساڵدا جگە لەو قاوە گرانبەهایە چەندین جۆر بەرهەمی خۆراکی دیکەشک و گۆشتی ڕووەکی تایبەت بۆ کەسانەی کە ڕووەکی نمایش کرا. بڕاستی تام و بەهناوی گۆشتە ڕووەکی گەلک خۆشە. تەمامێ گۆشتە ڕاستەقی نەدبینم. ئەو جۆرێ دنجی ناوازانە و تاما کەنتاکی و مریشکە دەدانن. هەمیشی ڕووەکینە. ئەم جۆرە گۆشتە ڕووەکیانە لەلایەن کۆمپانیایەکی ئەمریکی دروست دەکرێت و خاوەنی بڕێکی زۆر پرۆتئینە کە لە سۆیا و نۆک دروست دەکرێن و خواستێکی یەکجار زۆری لە نێوان هاوڵاتیانی چیندا هەیە و دەنافەرێقی کوردستان 24. هەمیشە چینیەکان ڕێگەی جیاوازە دۆزنەوە بۆ دروستکردنی خواردن یاخود ئەو خواردنانەی کە ئەیخۆن شێوازێکی زۆر جیاوازی هەیە کە زۆر دەگمەنە لە جیهاندا یاخود دانیشتوانی جیهان کەمتر بەکارێن و ئەیخۆن هەروەک چۆن پێشتریش لە بەکارهێنان یاخود خواردنی ئەو باڵندانە کە یاخود شەمشەمەکوێرە بووە هۆی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە کوشندەی کە ئێستا هەموو جیهان پێوەیە دەناڵێنێ. جیالەوە ئێمە لە کوردستان هەمیشە بە خواردنە خۆماڵیەکان یاخود سروشتیەکانەوە دەوڵەمەندین و چونکە دڵنیاین لەوەی کە سروشتیە و خاوێنە لەوانەش باسی سوودی یەکێک لە سەوزەکانتان بووەکەم ئەویش کەوەرە کە یەکێکە لەو سەوزانی بەهۆی پێکهاتە و مادە ڕیشاڵیە کانزایەکان سوودێکی زۆری بۆ تەندروستی هەیە. هاوکات ئەو سەوزەیە لە پیشەسازی دروستکردنی کەلوپەلی جوانکاریشدا بەکارەهێنرێت. ئێستا بەشێک لە سوودەکانی کەوەر دەخینە ڕوو. یەکێک لەوانە سوودی زۆری بۆ ئێسک هەیە و مرۆڤ لە توشبوون بە ڕۆماتیزم دەپارێزێت. کەوەر بۆ تواندنەوەی بەردی گوشتی لە زۆر بە سوودا. جگەلەوە پێست لە تیشکی خۆر دەپارێزێت و قش بەهێز دەکات. کەوەر هەستی برسێتی کەم دەکاتەوە کێشیشدا دەبەزێرێت. پارێزگاری لە تۆڕی چاو دەکات و لە لێڵبوون دەیپارێزێت. هاوسەنگی شەکر لە خوێندار ڕادەگرێت و هەروەها مرۆڤ لە توشبوون بە شێرپەنجەی پرۆستات و قۆڵۆن دەپارێزێت و کردداری هەرس خێرا دەکات و کێشەی قەبزی چارەسەر دەکات. هەرچەندە کەوەر یاخود نان و کەوەر بە نانی هەژاران ناو دەبرێت بەڵام بینیمان چ سوودێکی هەیە و هەمیشە کاتە خاوەنی تەندروستێکی باش. بەم جۆرە هاتمە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم هەمیشە تەندروست باش بن لە خۆشی و ئارامیدا بن. زۆر سپاس.